لە ناوچەی قوڕیچایی کە پێشتر مۆڵگەی داعش بوو 2 تەرم لە ناو چاڵێکدا دۆزرانەوە. بەپێی ئێسک و پرووسکەکان تەرمی 2 هاوڵاتین و لەلایەن داعشەوە کوژراون. ئێستا پێشمەرگە دەیاندۆزێتەوە. ناوچەکە تەداریس و منطقەیەکی ئاسیە، هەر جاری و شتێکمان پێ ئەڵێ، هەر جاری و شتێک ئەدۆزرێتەوە، یعنی هەمووی بە ئاسانی بە یەک جار کۆتایی نایە، بە بەردەوامی لە نەتیجەی گەڕانی بەردەوام شت ئەدۆزرێتەوە و ئەمەش ناوچەی ئەوان بووە، تیرۆریستان بووە، شۆنی مەقەڕاتیان بووە، مۆڵگەیان بووە، بۆیە چی ئەدامات و ئەوە هەیە لە شۆنی دوو ڕفاندن بووە لە بین هاوڵاتی پێشمەرگە و سوپا و هەموو هێزە ئەمنیەکان کە گیراوە لێرە وەکو ئەوەیە ئیشەکەی کارە تیرۆریستەکەیان ئەنجامدا و لێرە ناشتویانن. تەرمەکانمان دەرکرد وا مەزانێکم جا وا مەزان یەک تەرمە، دوایی تەرمێکمان دەرکرد، سەرەکەم تەرمێکی دیریش لە تەنیشتێتی 2 تەرم دەرچوو، دانەیەکیان جلی سەربازی لەبەرە، ئەو تریشیان جلی عەشایری عەرەبی لەگەڵە با بڵێن جیداشە و چاکەتێکی لەبەرە کە ئێسک و بروسکەکەمان دەرکرد. هەردووکیان سەریانە پێوە نەبوو، هەردووکیان، بەڵام هەربووتمان ئەو پارچە سەرک کە لەیە کەوتو بوو. ئەمجا بە تایبەت ئەو بابکەوتمان پیاوە عەشایرەکە دەستی بە حەبلیش بەستراوەتەوە. هەردوو تەرمەکە لە ناو یەک چاڵدا بوون، هیچیشیان کە لە سەریان پێوە نەماوە. ئاماژەیە بۆ ئەوەی پێش کوشتنیان سەر بڕابێتن. داعش ئەم تاوانانەی بەردەوام لەم ناوچەیەدا ئەنجام داوە. لەم کێوماڵکردنەوەی لیوای حەفدا دەرکەوتووە کە 2 جەسەی دۆزراوەتەوە، کیان پێوە دیارە کە کەسەکە تەمەنی هەیە و دەستی بەسراوەتەوە و پێ ئەچێ کاری تاوانکاری لەسەر ئەنجام درابێ و زۆر جار لەو خەڵکانە دیار نەماوە، لەم گوندانەی دەوروبەر چەندین مختار و خەڵکی وا هەبووە دیار نەماوە، هەیە کوژراون، هەیە سەر بڕاون، تەسوورەکانیان هەیە لە ڕابردووە، لە لامانان بەڵگەکان لە لامانە هەندێکیان بەبێی ئەو تەسووری ئەو کاتە و تەرمەکان لە یەکچوونێک هەیە. هەموو ڕۆژێک لەم دەشتە بەرینەی نێوان کفری و خورماتوودا پێشمەرگە کێوماڵی هەیە. حەشارگە و گۆڕ و ئێسک و پرووسکەکان وەک بەشێک لە تاوانەکانی داعش ڕۆژانە دەردەکەون. سامان کەریم، کورتسات نیوز، ناوچەی قوڕیچایی.